خۆشەویستان ئەو دەستگا و ڕێکخراوانەی کە خزمەت بە قورئانی پیرۆز و پروەردەکردنی منداڵ و نەوجەوان و تەنانەت گەورەکانیش دەکەن لە هەرێمی کوردستان سوپاس بۆ خوا کۆمەڵێک دەستگان کە ناو ناوبانگیان هەیە و جێپەنجیان بەڕاستی لەسەر کۆمەڵگە دیارە. یەکێک لەو دەستگایانە دەستگای نووری حیکمەیە. ساڵانە ئەم دەستگایە چەندین جۆر ئاهەنگ چەندین جۆر قوتابی هەیە کە تایە دەرەچن لە خولەکانی ساڵانەی بێ یا لە قیراعات بێیان لەو بابەتانەی کە ئەم دەستگا ئەیکاتەوە لە سەر جەمشار و شارۆچکانی هەرێمی کوردستان. یەکێک لەو ئاهەنگانە ئاهەنگی نووری دڵانە کە بڕیارە ڕۆژیهەینی لە شاری هەولێر ساز بکرێت. بزانین دەستگای نووری حیکمە کە بەم با بڵین ئاهەنگە هەڵەسێت، ئەم ئاهەنگە لە پای چییە؟ چی کراوە تەواو بووە و ئەم ئاهەنگە سازەکرێت؟ ناوڕۆکی ئاهەنگەکە و ئەو کەسانی کە تایە بەشدارن و خەڵا دەکرێن و تاقیکردنەوەیان بۆ ئەنجام درراوە چین و چێن و لە چیە ئەم تاقیکردنەوەی کراوە. ئەم تەورەیە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا یونس عومەر، ئەندامی لیژنەی ئامادەکاری ئاهەنگ کە بە سوپاسەوە لە هەولێر و لەگەڵماندایە قسە و گفتوگۆکەین. مامۆستا گیان سڵاوی خوارد لێبێت. دەپرسم ئەم چالاکی کە بڕیارە سبەینێ بەڕێوە بچێت لە پای چییە؟ پێشتر چیتان کردووە و ئێستا ئەم ئاهەنگەی بۆ سازەکەن و تێیدا کۆمەڵک چالاکی و کۆمەڵک خەڵاتیش لە ئاهەنگەکەدا ئەنجامەدرێن؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا سپاس کەناڵەکەتان ئەەکەم کەناڵی ئاسمانی پەیام بۆ پێدانی ئەم دەرفەتە بۆ باسکردنی ئاهەنگێک لە ئاهەنگەکانی نووری حیکمە. سەرەتا پێم خۆشە پێناسەیەکی دەستگا بکەم بۆ ئەوانەی کەوا ئەگەر هات و ئاشنایەتیان بە دەستگای نووری حیکمە نیە ئاشنا بن. دیارە دەستگای نووری حیکمە دەستگایەکی ڕۆشنبیری پەروەردەییە، گرنگی دەدات بە پەروەردەکردنی تاکەکانی کۆمەلگا لە ڕێگەی پەروەردەکردنی بە پەروەردەکردنێکی ڕۆشنبیری قورئانی بۆ ئەوەی ئەم کەسە لە هەر شوێنێک بێت ببێتە نەمامێک ئۆکسجین بە کەسەکانی دەوروبەری ببەخشێتن و ببێتە کەسێکی مبارەک، هەروەکەوەیکەوە خوای گەورە لە قورئانی پیرۆز لەسەر زمانی پێغەمبەر عیسا بۆمان باز ئەکاتن وجعلني مباركا أينما كنت وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا کە پێغەمبەر عیسا ئەفەرمێ خوای گەورە منی جێراوە بەوەی کەوا کەسێکی مبارەک بم لە هەر شوێنێک بم. بۆیە دەستگای نووری حیکمە گرنگێکی زۆر تایبەت دەدات بە منداڵ و نەوجەوانان بۆ ئەوەی کەوا پەروەردەیان بکات بە پەروەردەیەکی قورئانی بۆ ئەوەی ببێن بە کەسێکی مبارەک، کەسێکی بەسوود بۆ خۆیان و دەوروبەریان و کۆمەلگا بەگشتی لە ژێر سێبەری ئەم تاکانە بەحەسێنەوە ئیسراعەت بکەن. بەڵێ بەڵێ. مامۆستا شێوازی بەشداریکردن چۆنی بوو لەم جۆرە فستیڤالە و هاوڵاتیان یاخۆدە و کەسانی کە دەیانێت فێرخواز چۆن بەشداریان دەکرد؟ دیارە ئەو ئاهەنگێکەوە ئێمە ئێستا لە خزمەتی داینەوەکەوە بڕیارە ڕۆژی هەینی ئەنجام بدرێتن. یەکێک لە کارە گرنگەکانی دەستگای نووری حیکمە بریتە لە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆیە ساڵانە هەوڵ دەداتن کەوە هەڵبستێ بە چەندین چاڵاچی و پێشبڕچێ بۆ ئەوانەی کەوە قورئانی پیرۆزیان لەبەر کردێ بۆ ئەوەی کەوە حیفظەکەیان زیاتر تەثبیت بیتن و جێگیر بێت. بۆیە ئەم ئاهەنگەیەکەوە ئینشاءالله بڕیارە ڕۆژی هەینی ئەنجام درێتن، 11مین ساڵە لەسەر یەک ئەم ئاهەنگە ئەنجام دەدرێتن و خوای گەورە بەرداوامیمان پێبەخشتن و خوای گەورە بەرەکەت دارتری بکاتن ئینشاءالله. بەڵێ مامۆستا با پرسیارەکە ئاوا بکەین، ینی لە پای ئەوەی کە بۆ نمونە ئێوە خولێگەکەنەوە یان چالاکیەکەکەن یان کۆمەڵە قوتابی لە با بڵێن ڕیوایەتێکە شەهادە وەرەگرن بڕوانامە وەرەگرن یان کۆمەڵک جوزء لە قورئان لەبەر ئەکەن، ئەم ئاهەنگانە بە مەبەستی چی؟ ینی گرنگی ئاهەنگەکان لە دوای ئەو چالاکیە کە بە ئاهەنگێک کۆتایی پێێنن، گرنگی خودی ئاهەنگەکە لە چیایە؟
مامۆستا جان ئەو ئاهەنگانە جاری ئەوەی پێش ئەوەی ببێتە هاندار لە بۆ ئەو کەسێکەوە بەشداری ئەکاتن ئامانجی سەرچیمان ئەوەیە کەوا حیفظەکەیان جێگیر بتن تەثبیت بتن ئەو کەسانێکەوە دێنە دەستگای نووری حیکمە و قورئان لەبەر دەکەن ئەگەر هاتوو قورئانەکەیان کە لەبەر کرد و حیفظەکەیان تەثبیت بوو جێگیر بوو ئەوجا هەوڵ بدەن کەوا لە ژیانی ڕۆژانەشیان ڕەنگ بداتەوە کەوا ژیانیان ببێتە پارچەیەک لە قورئان وەکەوەی کەوا دایکمان عایشە باسی پێغەمبەرمان ئەکا صلى الله عليه وسلم کە فەرموویە كان يمشي كقرآنێک بووە لەسەر زەوی ڕۆیشتووە. بەڵێ مامۆستا ڕۆژی بەیانی ئینشاءالله لەو ئاهەنگە چەند کەس بەشدارە بن و تیر و پشکەکان چۆن بۆ ئەوەی کە پێما بێت کۆمەڵێ دیاری دانراوە لەوانە گەشتی عومرێ ئەمانە چۆن ئەنجام بدرێن؟ دیارە سوپاس بۆ خوای میهرەبان کەوا ئەم پێشبڕچەیە لە دەی مانجی سێ لە دەی مانجی ڕەمەضان بەڕێوە چوو کە بە دوو قۆناغ بوو. قۆناغی یەکەمی لە دەی مانجی ڕەمەضانی ئەم ساڵەکە هەتاوەکو 20 مانجی ڕەمەضان قۆناغی یەکەم بەڕێوە چوو. قۆناغی دووەمیش لە 8 و 9 دەی مانجی 5 قۆناغی دووەم بەڕێوە چوو کە الحەمدوللا ژمارەیەکی بەرچاو لە بەشداربووان بەشداریان کرد. بە دوو قۆناغ بوو. قۆناغی یەکەم 586 کەس بەشداریان کرد. قۆناغی دووەمیش کە ئەوانەی دەرچوون لە بۆ قۆناغی دووەم 132 کەس بەشداریان کرد. لەو 132 کەسە 15 کەس پلەی یەکەم و دووەم و سێمیان بەدەستهێناوە الحەمدوللا. بەڵێ مامۆستا ینی چەند پرسیار بە شێوازێکی گشتی چەند پرسیار ئاڕاستەی بەشداربووان کرا و ئایا پرسیارەکان تەنها تایبەت بوو بە حیفظ لەبەرکردن یان بابەتەکانی دیکەی وەکو جوان خوێندنەوەی قورئان تەجوید یان ئەو بابەتانی دیکە کە پەیوەستن بە قورئانەوە پرسیارەکان گشتگیرتر بوون یا تەنها پەیوەست بوو بە پرسیاری لەبەرکردنەوە؟ دیارە پێشبڕچیەکە دابش کرا بەسەر 4 ئاستی 5 جوزئیمان هەبوو 10 جوزئیمان هەبوو 20مان هەبوو 30 جوزئیشمان هەبوو. لە ئاستی 5 جوزئی و 10 جوزئی 4 پرسیار ئاراستەی بەشداربوو دەکرا. لە ئاستی 20 جوزئی و 30 جوزئیش 5 پرسیار ئاراستەی بەشداربوو ئەکرا. کۆی حیفظەکەی پێشبڕچیەکە بەخۆی لەسەر 100 نمرەی بوو بەس کۆی حیفظەکەی لەسەر 90 بوو 10 نمرەش لەسەر دەرەجەی جوان خوێندنەوەی قورئان بوو. ئەنی هەر سەتەکەی لەسەر لەبەرکردن نەبوو. 10 نمرە لەسەر جوان خوێندنەوەی قورئان بوو. مامۆستا کێن ئەوانەی زیاتر سوودمەند دەبن لەم جۆرە فستیڤاڵ و ئەم جۆرە چالاکیانە ئایا هەموو تەمەنەکان دەگرێتەوە؟ ینی هیچ مەرجێکدان نەدراوە بۆ بەشداریکردن؟ نەخێر ینی کە باسمان کرد ئێستا 5 جوزئی ئەو ئاستانێکەوە سەرەتاییەوە تازە هاتینە نووری حکمە و قورئان لەبەر ئەکەن ئەوجا لە هەر ئاستێکدا بیتن ڕەنگە قوتابیمان هەیە جاروەیە لەو تەمەنەی ڕەنگە تەمەنی 8 ساڵ بیتن 5 جوزئی لەبەر کردبی 10 جوزئیەکان کەمەک لەسەرەوەتر دەبیتن یعنی حەسب ئەو میقدارە حیفظەیکەوە لەبەریتی مانای هەموو ئاستەکان دەتواننکەوە سودمەند بن لەو پێشبڕچیانە. بەڵێ ئەو ژمارەی باست کرد مامۆستای بەڕێز کە بەشداریان کردووە زیاتر لە چ ڕەگەزێک بوون زیاتر نێر بوون مێبوون و لە چ تەمەنێکا بوون بەڕاستی؟ هەردوو ڕەگەزی تێدا بوو هەم ڕەگەزی نێری هەم ڕەگەزی مێ هەروەکو باسشم کردیانی تەمەنەکانیشیان هەمووی تێدا بوو ئیوا هەبوو 6 ساڵیشی تێدا بوو. بەڵێ مامۆستا ئاهەنگەکەی سبێنێ بڕیارە لەکوێ بەڕێوە بچێت بووی کە لێرەوە ینی بینەر و بیسەریش ئاگادار بن وە کێ بووی هەیە بەشداری بکات؟ بەڵێ ئاهەنگەکە بەیانیە کە دەکاتە 15 2025 لە نووسنگەی دەستگا کە لە شاری هەولێرە بەڕێوە دەچێتن. یعنی سوپاس بەخوا بانگێشتنامە نێردراوە بۆ تەواوی بنکەکانی لەبەرکردنی قورئانی پیرۆزیش و لێرەوە لە ڕێگەی کەناڵەکانیشتانەوە ڕای دەگەینینکەوە ئاهەنگەکەی بەیانی کراوەیە بۆ هەر کەسێکەوە حەزی کرد بەشدار بێت لەم ئاهەنگە ئێمە لە خزمەتی دادەبین و دەیخێنە سەرسەر و سەرچاوانمە. بەڵێ
مامۆستا بۆ ئەم جۆرە چالاکیانە ئەو کەسانی کە پشتگیرتان دەبن سپۆسەرتان دەبن تا چەند ڕۆڵیان دەبێت لە زیاتر بە دەمەوە هاتن زیاتر بەشداربوونی خەڵکی بۆ ئەم جۆرە چالاکیانە یاخود زیادبوونی ئەو دیاریانەی کە پێشکەش بە فێرخوازانیان دەکەن لە گەشتی ئەمرەبیان هەر شتێکی دیکە بێ دڵنیام لەوەی کە فێرخوازان ئامانجیان دیاری نەبێت لەوانەیە کە زۆربەی جارکە مایکەکانی پەیام گفتوگویان لەگەڵ دەکەن هاوکارانمان ئاماژە بۆ دەکەن کە ئامانجی سەرەکیان فێربوونی فەرمودەکانە فێربوونی ئەوەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەیە. بڵێ هەمجارێ قسەیەکێ دەوترێت سەربازی ون یعنی ئەمن پێم وایە بەڕاستی ئەو کەسانی ئەو خێرخوازانەی کەوا دەستبار و دەستگیری ئەو بنکانە دەکەن کەوا خزمەت بە قورئانی پیرۆز ئەکەن بەڕاستی ئەوانە سەربازی ونن لە لای خەڵکی بەڵام لە لای خوای گەورە ئاشکرانە بێگومان ئەو کەسانێکەوە یارمەتی ئەو دەستگایانە ئەدەن ئەو ئەجر و پاداشتێکی نەبراوەیان لای خوای گەورە هەیە دیارە جێپەنجەی ئەوانش بەڕاستی دیارە ئەگەر بێ و ئەو کەسە خێرخوازانە زۆربەی جار هاوکاری ئەو شوێنانە نەکەنکەوە هەر دەستن بە خزمەتکردنی قورئان ڕەنگە بەڕاستی ئەو شوێنانەش نەتوانن ئەو جۆرە چالاکیانە ئەنجام بدەن لێو فێرخوازانە بەڕاستی داواکانی لە خوای گەورەکەوە بەرەکەت بخاتە ماڵ و سەروەت و سامانیان بە باشترین شێوە پاداشتیان بداتەوە. بەڵێ زۆر بەڕێز مامۆستا یونس عومەر ئەندامی لیژنەی ئامادەکاری ئاهەنگ سوپاس بۆی کە لەم تەورێ لەگەڵمان بووی بۆ یوای کە ئینشەڵڵا خۆی گەورە بەرەکەت بخاتە کارەکانتانەوە و ئاهەنگ کەش بە سەرکەوتووی کۆتایی بێت.